من ناو ڕێوان ئەحمەد ڕەزا لە ساڵی 1990 لەدایک بووم لە شاری سلێمانی. ڕێوان لە 28 1990 لە شاری سلێمانی لەدایک بوو. پەیدابوون و هاتنە ژیانی هەر مناڵێک لە لای خێزانەکەی گۆڕانکاری بە دوای خۆی داهێنێ، بەو پێیەی ژمارەی ئەندامانی زیاد دەکەن و هیوایەکی ترە ڕژێتە ئاسۆکانی ژیانی خێزانەوە. لای خێزانە ڕۆشنبیر و هونەری و ئەدەبیەکانیش ماناکان ڕووبەریان فراوانترە بێ و چاوەڕوانیەکان سنووری ئاسایی و باو تێپەڕێنن. مناڵێکی نوێ دێت و ئەوێ بگاتەوە بە کاروانی چالاکی ڕۆشنبیریەکانی خێزانەکەی لە پلەی یەکەمدا و دواتر ئەوێ ببێتە کەسێکی هەڵکەوتوو لە بوارە جیاوازەکانی ڕۆشنبیری و لەو جیهانە بەرفراوانەدا جێی خۆی بکاتەوە. ڕێوان لە خێزانێکی ڕۆشنبیر و هونەردۆستەوە هاتووەتە ناو کۆمەڵگاوە. زیادە ڕۆیی نییە گەر بڵێن ڕێوان گوێی بە ڕیتم کراوەتەوە. چوونەوەی لە ئەرشیفەکەیەوە ئەیبینین لە تەمەنی 1 ساڵ و 6 مانگیدا ئەو لە لێدانی سینیەکدا ڕیتم دەدۆزێتەوە. تەمەنی ساڵۆنیەگە بوو من ئەو کات لە تەلەڤیزۆنی خاک بەرنامەی مناڵانم ئامادا کرد، لەگەڵ باوکیا هات بۆلام ئەسفی ئالەتی ئیقاعی کرد بەڵام بە سینی. هەرو کاتە نیشانەی بەهرە لەم مناڵەیە هەم من هەستم پێ ئەکرد. زۆر تەژێئی باوکیم کردکەوتم لە باتی ئەو سینی ئالەتێکی دەفی بۆ بکڕن. ئەو کات زۆر مەعجیب بوو بە گروپی کامکارەکان وهوە لە خۆشی ئەوانی شۆنای خۆی نابوو بیژەن. ئەوەڵین بارێکە ئێمە لە تەرەف گروپ کامکارها من هاتم بۆ سلێمانیە، لێنا کۆنسەرتمان بوو. بعد وقتی برنامه تو بود ڕێوان هات من دیم ئەو موقع 2 ساڵ و نیمت بوو نه 2 ساڵ و نیمی بوو و دەفی لێدات دەفە بوچکەڵە فرە من لەزەتم برد چون فرە خاص بوو. هەر ئەو موقع پێم برد کە ئێستێداد موسیقی هەست. تۆنی ناوتیا بێزم باقنەوتیا باشە بێزم حەز لە چەند گۆرانیە بووکواتێ نینی کێیە ئەتوانی تۆزەکەمە بڵێ تۆزەکەمە بڵێ خوڕێ بچکلاینە 2-3 ساڵە بوو، دانێت دەف بچکلێنە بەدەستیەوە بوو، بعد دەفی لێدا هەلۆعانەوە 2-3 ساڵەگی ڕێت بگەلێ باشی لێدا من فکرم کردەوە ئێستاداد موسیقای هەست. پاشان باوکم زۆر یارمەتیام و ئامێرێکی دەفی بۆ کڕی بووم لەو کاتەدا و زۆر پشگیری کردوم. پاشان کاتێ لە قۆناغەکانی مەکتەبدا لە پۆلی 3 سەرەتایی مامۆستا یاسین دەورەیەکی مەکتەبی کردەوە کە زۆری ئەویش زۆر یارمەتی منی یا بۆ ئامێری دەف و ئامێرەی قایەکان.
لە چەند چالاکیەکی مەکتەبدا بەشداری پێکردوم و خەڵاتم وەرگرتووە. ئەی باشە جەژن خۆشە؟ ئەی باشە ئەم جەژنایی جێژانەکە کردەوە؟ ئەی بەچی جێژانەکە و؟ لە کورسی ئەی باشە نقلوچک لە زۆرە خۆی؟ بۆچی؟ باشە ڕێوامە بزانم گۆرانێکە تەزیل کردووە لە خۆشی دەنگی بێژن کامکار ئەتوانین گوێمان لە گۆرانەوە بێت؟ بەردەوامی بوونی گۆرانی و میوزیکی کامکارەکان لە ماڵەکەیدا هۆکاری سەرهەڵدانی چێژی موزیک بۆ لای ڕێوان، تەواوی بەرهەم و کاری کۆنسێرتی کامکارەکان لەوێدا بە بەردەوامی سەدای لەگوێیدا هەبووە. بۆیە لە سەرەتاوە دەستی بۆ ئاسانترین ئامێری ئەوان بردووە و لاسایی کردوونەتەوە کە ئەویش ئامێری دەفە. لەگەڵ بەرەو پێشچوونی تەمەنیشیدا بەردەوام خولیای گۆڕاوە و داوای ئامێری جیاوازی کردووە، هەر لە عود و ڕووباب و کەمانچە و دەهۆڵ و سێتارەوە تا زەرب و سەنتور. بەڵام بەهۆی کەمی تەمەن و ئاڵۆزی پەیژەکانی موزیکەوە بە ناچاری ڕووی لە زەرب و دەف و دەهۆڵ کردووە. بەچوو لە قوتابخانەی ڕێوان کۆناغێکی نوێسەری هەڵدا، ئەویش بەهاندانی مامۆستای سرودی قوتابخانەکەی و بەشداری پێکردنی لە چالاکیەکانی قوتابخانە. لە هەر 6 ساڵی سەرەتاییدا تا دەهات لە ئامێرە ڕیتمیەکان نزیکتر دەبووە و خولیای ئامێرە ژێدارەکانیشی زیاترە بوو. هاوزەمان لەگەڵ شارەزابوونی زیاتری بە ئامێری ڕیتمی بە شەرمنی خۆی سەرقاڵی سنتوری شەکرد و مامۆستای یەکەمی سنتوری لە چەند خولێکی مەشق و ڕاهێنانی خۆیدا بەشداری پێکرد. لە ماوەی کەمتر لە 2 ساڵدا بەهۆی ماندووبوونی زۆری خۆی و مامۆستاکەیەوە بە شێوەیەکی باش دەست و پەنجەی لەسەر سنتور ڕاهات و ئەو ئاواتەی هەیبوو بەدەستی هێنا.